ئەو هەوڵانەی خەڵکی خاوەنکار و سەرمایه‌دار و دەوڵەمەندەکان و خێرخواست بەرز ئەنرخێنین و لەگەڵ ئەوەیشا دەستگای مرۆیی مام سەردانی گەرمیان و ئیدارەی گەرمیانیان کرد کۆمەڵێک کۆمەکی پێویستی ئەو کاتیان دەستکێش و دەمامک و جڵ هێنایە سنووری ئیدارەی گەرمیان بۆ ئەوەی بتوانن خزمەتێک بە خەڵکی گەرمیان و سنووری ئیدارەکە بکەن جێگەی پێزانین و دەستخۆشیەوە بڕیاریاندا لەو تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە کۆمەکێکی باش بکەن لە ڕووی کەرەستە و کەلوپەل و تەواوکاری نەخۆشخانەکە دیارە دوێنێ بەشێک لەو کەرەستانە گەیشتووە و ئێمە لە ئیدارەی گەرمیان سەرڕای دەستخۆشیمان پێزانیمان بە کارێکی زۆر جوانی خزمەتکردنی سنووری ئیدارەکەمان و خەڵکی گەرمیان دەزانین شێکی ئەو کۆمەکانە گەشتۆتە لە ڕێی دەستگای خێرخوازی مامەوە سپاسەوە کە لەسەر فەرمانی جەنابی هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ دابینکردنی بەشێک لە وەکو هاوکاریکردنی ئەم نەخۆشخانەیە بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی پزیشکی و کۆمەڵێک پێداویستی خەستەخانەکە کە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی تەندروستی و لەسەر داوای خۆیان بە تەڵەبی خۆیان شتەکان دابین کراوە لە ڕێی لیژنەی تایبەتمەندەوە شتەکان و پێداویستەکانیان بۆ دابین کراوە ئێمە وەکو خۆمان بەڵێنمان بەم برادرانە داوە تا کۆتایی هاوکاریان نەبین و لە هەر ویزگەیەک لە هەر شوێنێک پێویست بە ئێمە بکە هاوکاریان نەبین و دەستگای خێرخوازی مامیش کە بەسپاسەوە بەشێکی زۆر لەو پێداویستیانەی جێبەجێ کردووە هیوادارین بتوانین لە داهاتوویش ئەوەی کە پێمانەکرێ بۆ خزمەتکردنی خەڵکی گەرمیان و بۆ گەرمیانیەکان بەڕاستی ئەرکی سەرشانمانە هاوکاریکردنی نەخۆشخانەی قەڵا کە تایبەت کراوە بە کۆرۆنا و هیواداری لە ئایندەشا کە بە شێوەیەکی دیزاینێکی زۆر جوان لەلایەن کۆمەڵی سەرمایه‌دارەوە کە هاوکاری کراوە ئەم نەخۆشخانەیە دروست کراوە ئێمە وەکو دەستگای مرۆیی مام کەرەسە پزیشکیەکان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان کۆمەڵێک کەرەسەی پزیشکی تایبەت بە نەخۆشخانەی قەڵا دابین کراوە لەلایەن دەستگای مرۆیی مامەوە و دەستگای مرۆیی مام لە هەر جەیەکە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕووی مرۆیی لە ڕووی باڵێن ئەوەی کە پێی ئوترێ کەرتی تەندروستی یاخود بابەتی گەشە پێدان پێویستی بە خزمەتگوزارەکانی دەستگای مرۆیمان بێ دڵنیابە لەوێ ئەبین ئێمە لە ڕۆژانی پێشوە لە زاخۆ و لە دهۆک و لە مەخمور بووین واتە لە ئەمڕۆ لە گەرمیانی سبەی لە کوێستانی لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراقش چارەکیەکانمان بەردەوام ئەبێت.